ئەوی الوالدین ئینسان وەکو جەنابتان وەکو موسڵمانان بەگشتی هەمیشە لە خزمەتی دایک و باوکیدایە. لە دوای نەفسی خۆت خوا دەفەرمێ دایک و باوکت، بەڵام کاتێک کە دایک و باوکت کێشەیەکیان هەیە لەگەڵ کەسێکە شاهیدێک لای خۆتە بۆ دایک و باوکت نایدەی. للوالدین نییە، قورئان دەفەرمێ ئەوی الوالدین یعنی على الوالدین، شاهیدەکە دژی دایک و باوکت دەوەستێتەوە. ئەو شاهیدە وەکو خۆی بدەی باوکو دایک لەو معاملەیە زەرت دەکا، بەڵام تۆ دڵی لەبەر خوا شاهیدەکە بەڕاستی ئەدەم ئەچی دەستی دایک و باوکت ماچ دەکەی دەڵێت دایکیان باوەجیان داوای لێبوورن لێ دەکەم، وەڵڵاهی پێڵاوەکان لەسەر سەر و چاومە، تۆ نزیکترین کەسی منی، بەڵام ئەی خوا ئەی قیامەت بۆ دنیاشمان وا باشترە، بەخوا من ناتوانم درۆ بۆ تۆ بکەم، شاهیدەکە وەکو خۆی ئەدەم باوکە تۆ زەرت دەکەی لەو معاملەیە، من شاهیدەکە بۆ فڵان کەس دەدەم بە حەق و ڕاستی. گەیشتوویتە ئەو ئاستە ئەگە باوکت لە مەحکەمەدا بەرامبەر بە بێگانەیەک وەستا تۆ حەقێکت دەزانی وەک خۆی بێڵێ با بە زەرەری باوک و دایکیشت بێ. دوو کەس هەڵدەبژێدرێن بۆ پۆستێک، ئەزانی ئەوە باوکتە و ئەوەش بێگانەیەکە، بەڵام بەخۆ فڵان کەسی بێگانە باشتر خزمەت دەکا، دەنگ بەو کەسە دەی بە باوکتی نادەی، چونکە ئەزانی ئەو کارە بەو دەکرێ بەڵام بە باوکی بەڕێزی تۆ ناکرێ، باوکی تۆش ئیشێکی تری پێ دەکرێ، بە ئەدەبەوە دەستی ماچ دەکەی پێشی دەڵێ کە حرمەتی تۆ هەر پارێزراوە لە لای من، بەڵام حەق و دادپێروەری لە پێش هەموو شتێکەوەیە. وەلئەقرەبین ئەوانەی نزیکتن لە جەرگەکەی خۆتەوە لە مناڵی خۆتەوە، دەکرێ ئینسان بگاتە ئاستێک کاتێک کە هەڵبژاردن دەکرێت لە بینی کوڕەکەی خۆت کوڕەکەی خەڵک، کچەکەی تۆ و کچەکەی خەڵک، بڵێ بەخوا کوڕی فڵان کەس بۆ ئەو کارە شیاوترە، ئەو زیرەکترە، ئەو بلیمەترە، ئەو بەتواناترە. ئەگەیتە ئەو واستەی کە ئینسان جەرگی خۆی لە هەموو کەس مافتە پێشت خۆش بێ، بەڵام مادام حەق لەسەر و هەمووانەوەیە بە عەدالەت بڵێ منداڵی فڵان کەس شیاوترە لە منداڵەکەی من. قازی شوڕەیح ڕەحمەتی خوای لێبێ کاتی خۆی کوڕەکەی دەچێتە خزمەتی، باوکی عادلترین دادوەرەکانە لە مێژووی مرۆڤایەتیدا، ئەگە وتت عەدالەت ئەڵێن قازی شوڕەیح. کوڕەکەی لێ پرسێ باوکە کێشەیەکم لەگەڵ کەسێکا بۆ دروست بووە، معاملەیە کەوتۆتە نێوانمانەوە با بۆت باسکەم، ئەگە دەزانی حەقمە با بێم بۆ مەحکەمە داوای بکەم، ئەگە دەزانی ناحەقمە با نێمە مەحکەمە و خۆم نیشانی دادوەر نەدەم و نێمە حزوری جەنابتان، من مافەکەی خۆی دەدەمەوە و ڕازی دەکەم. بۆی باز دەکا قازی شوڕەیح بە کوڕەکەی دەڵێ حەق بە تۆیە بیهێنە بۆ مەحکەمە، بەڵام ڕۆژی دادگایی کردن کە دەچنە مەحکەمە قازی شوڕەیح لە دژی کوڕەکەی خۆی بڕیار دەدا، ماف بە بەرامبەرە. کوڕەکەی بە نازێکی باوکانەوە گلەی لێ دەکا باوکەی گیان بووە لێ کردم، ئەی من لە ماڵەوە عەرزم نەکردی ئەگەر حەقم نییە کوڕە حەقەکەی خۆی دەدەمێ با نێمە دادگا، فەمی کوڕم ترسام حەق و عەدالەت جێگەی خۆی نەگرێ و تەرازۆکە لار بێ، تۆ کوڕمی جەرگمی بۆ تۆم لە هەموو کەس زیاتر دێشێ، بەس من حاکمم لەسەر مێزی دادگا، تۆ هیچ کەسێک جیاوازی نابێ لای من هەبێ، ئەگەر بم کوتایە حەقەکە بە تۆیە حەقەکە بە تۆ نیە و بە بەرامبەرە ئەچووی ڕازیت دەکرد لەوە ئەچی حەقی خۆیت کەمتر بدایە، ئەو کاتە من گوناحباری لای خوا دەبووم، ئەو کاتە تۆ دەزانی لە مەحکەمە نایبیتەوە لەوە ئەچێ بە شتێک ڕازیت کردایە و حەقی تەواوی خۆن نەدایە وەکو ئەوەی کە من داومەتێ، ئەو کاتە من دەبوومە سەبەبی ئەو ناعەدالەتی کە ئامۆژگارێکی تۆم کرد. خۆزگە هەموو حاکمێک ئاوا لە دادوەرگیدا بیڕوانیایە، تەنان خزمێک کەسێک ئەولادی خۆی پرسی پێ دەکا، ئەگە زانی فرتوفێڵێک دروست دەبێ بڵێ بیهێنە دادگا، بەڵام لە دادگادا کوڕەکەی خۆم پشتی لە عەرز دەدرێ حەق زاڵ دەبێ با بێگانەیەکی نەناسیاویش بێ.